یان تەلەف کردووە و بڕی 875,000 دینار ئەو شوێنانەی کەلوپەلی ماوە بەسەرچوویان هەبووە غەرامە کراون بە پێی یاسا، هەمویان بە پێی یاسا غەرامە کراون ئەو شوێنانە کە ماوەی مادەی بەسەرچوویان هەبووە لەلایەن لێژنەکانەوە. سزادانی 26 مۆلیدەی ئەهلی غەرامەکردنیان بە بڕی 500 دینار بۆ هەر ئەمپێرێک و دانانی کامێرای چاودێری بە خاوەن مۆلدە ئەهلیەکان. داخستنی یەک بەنزیخانە بەهۆی پابەند نەبوونی بە عەداد و نزمی کوالێتی بەنزینەوە. داخستنی یەک دوکانی گۆڕینی سیستەمی ئۆتۆمبیلی بەنزین بۆ گۆڕینی سیستەمی غازی LPG کە بەم شێوەیەکی نازانستی کاریان کردووە. بەشی ماددە هۆشبەرەکانی بەڕێوەبەرایەتیمان لە ساڵی 2020 46 تۆمەتباریان دەستگیر کردووە کە 44یان لە ڕێگەزی نێر و دوانیان لە ڕێگەزی مێبوونە. بە پێی ماددەی چاردەی مخدرات بە فەرمانی دادوار دۆسییان بۆ کراوەتەوە. ئەو کەسانەی کە دەستگیر کراون خەڵکی ئەو شوێنانە کە بەرامبەرمان دیاری کردووە هەولێر 13 تۆمەتباریان لێرە دەستگیر کراوە لە سنووری بەڕێوەبەرایەتیمان، کۆیە 7 تۆمەتباریان دەستگیر کراوە، تەقتەق 2، کەرکووک 4، دێگەڵە 1، سولێمانی 4، شەقڵاوە 7، چەمچەماڵ 1، ڕانیە 2، هەریر 3. ئەوانە تەبعەن هەمویان ئەو 46 تۆمەتبارە هەمویان خەڵکی سنووری یان دانیشتوی سنووری کوێنینە، بەڵکو دانیشتوی شارەکانی ترن، بەڵام توانراوە لە بازگەکانمان و لە سنووری بەڕێوەبەرایەتیمان دەستگیر بکرێن. بەشی لێکۆڵینەوەی بەڕێوەبەرایەتیمان لە ساڵی 2020 چەندین لێکۆڵینەوەی کردووە لەسەر تاوانکاری بە شێوەی خوارەوە. یەک کەیسمان هەبووە لەسەر ڕفاندن بە پێی ماددەی 421. 9 کەیسمان هەبووە لەسەر ساختەکاری پارە یعنی تەزویری پارە بە پێی ماددەکانی 281 و 280 و 289. 4 کەیسمان هەبووە لەسەر ساختەکاری نووسراو بە پێی ماددەکانی 289 و 298. 5 کەیس هەبووە لەسەر هەڕەشەکردن تەهدید بە پێی ماددەکانی 430. 1 کەیس هەبووە لەسەر اعتداء المكلفين يعني بالخدمة العامة أو كساني كمثلا موظفي دولة كارمدي دولة هيرشان كراوة السر ببي أو مادي 229. 2 كيس هب ولا سر مخالفات بالراحة العمومية ببي مادي 495. 1 كيس هب ولا سر ذكرني ماطور وبلور كتومت بار كان هي دروي كوين ببي مادي 446. بلام لسرتاي أمثال کەیسێکش باندێکی دزینی ماتۆر و پەلەور لە ناو کۆیە دەستگیر کراون کە ئەوانیان بەداخەوە خەڵکی کۆیە ناو تۆمەتبارەکان، بەڵام ئەوانەی ساڵی ڕابردوو لە کۆتایی ساڵی ڕابردوو ئەوانە خەڵکی دەرەوەی شاری کۆیەنە. سیوسێ کەس بە تۆمەتی جیاجیا کە فەرمانی گرتنیان لە شوێنی ترەوە هەبووە لەلایەن بازگەکان و بازبەکانی سەر بە بەڕێوەبەرایەتیمان دەستگیر کراون، دواتر بە پێی بڕیاری دادوەر ڕەوانەی شوێنەکانی خۆیان کراونەوە بە پێی اختصاصی مەکانی و شوێنی تایبەتی خۆیان. کێسەکان گواسراونەتەوە بۆ ئەو دادگایانە. لەناو هێزەکانی ئاسایشی ناوخۆ چەندین کارمەندمان تووشی ڤایرۆسی کۆڤید-19 بوونا کۆرۆنا بەم شێوەیە. لە هەموو بەڕێوەبەرایەتیمان و بنکە و یاریدەدەرێتەکانی کە سەر بە بەڕێوەبەرایەتیمانن 239 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو، تەبعەنەوە هەتا یەک تاکو یەک 78یان چارەسەر وەردەگرن تاکو ئێستا، تاکو یەک لەوانە دوای ئەوە چاک بوونەوە 159یان چاک بوونەوە. 2 کۆچکردوشمان هەیە لە ڕێزەکانی ئاسایش بە هۆی کۆڤید-19. بەخێر بێن سەر چاومان، ئەمە هیچ شتێکمان نەماگەری و هەر شتێکتان